تیرۆرکردن دواوەحشی گەرایەتی بەرامبەر بە مقەدەساتی ئینسان کە ئەکرێت. پێم وانییە هیچ کەسی لەو ڕۆژنامەنووسانە مەدەنیەک چوبێتە خەیلێکت. کاتی ئەوە هاتووە داوای خوێنی سەردەشت و سۆران و شەفستار و ڕەوف ئاکری و نەزیر عومەر و قابیل و شاپور و بەکر عەلی و کێو هەموو یەکگاڵا بکرێتەوە. یەکێتی نیشتمانی کوردستان بەرپرسیارە ئەبێ ئیجراعات بکە. پێویست بۆ ناکات یەکێتی نیشتمانی کوردستان 14 بەیاننامە دەرکات، یەک بەیاننامە دەرکات بەڵام 14 ئیجراعات بکات. لە یەکەم ڕۆژی تیرۆرکردنی کاوەگەرمیانی هەندێک کەناڵی حەزبی فەرێڕی یەکەمی هەواڵەکەی سوتانی قاتی چوارەمی پەرلەمان نەکوشتنی کاوەگەرمیانی. چێ هەیە تووشی دڵە ڕاوچێنە وێ لە خلالی ئەم فترات چەند تیرۆرێک کراوە کەس نازانێت. ئەگەر هاتوو یەکێتی لە پشتیەوە و بەرپرسێکی یەکێتی لە پشتیەوە بوو بەڵام یەکێتی چاوپۆشی لێکرد نەدرا بە دادگا ئەڵێ من وازە پۆستەکەمێنم بەڵێ منیش وازە پۆستەکەم ئەڵێ وازە یەکێتی وازە حیزبەکەشمێنم. دووجار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTO پێشکەشتان دەکرێت.